خۆشحاڵم کە بە دیدارتان شاد دەبم بە پێویستم زانی لەم هەلومەرجەدا و لەم بەسەرکردنەوەی ئەم دەڤەرە بە خزمەت ئێوەی بەڕێز بگەم لە نزیکەوە لەبارەی بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە هەم من هەندێشتان عرض دەکەم وەکو بەرچاوڕوونی هەم دواییش پێم خۆشە گوێم لە تێبینی و سەرنج و تێبینی و پێشنیار و ئامۆژگاری ئێوەش بێت. بەر لە هەموو شتێکەوە دەڵێم کە بێگومان ئێمە هەمومان تەواوکەری یەکدین، تەنیایی تەنیا بۆ خوا باشە سوبحانەوە وتەعالا و تەنیا خوا لە خەڵک و لە دروستکراوەکانی بێنیازە، بەڵام ئێمە هەمووان پێویستیمان بە یەکدی هەیە. هەندێک لە بەرپرسانی ئەم وڵاتەی ئێمە کە وەک پێویست ئاگاداری واقعی میلەتەکەی خۆیان نین لەبەر ئەوەیە کە خۆیان دابڕیوە لە بورجێکی عاجیدا دەژین و ئاگاداری ئێش و ژان و معاناتی خەڵک نین. پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام کە سەرمەشقی ئێمەن لە نێو خەڵکدا ژیاون و مەشخەڵی هیدایەتی خوای پەروەردگاریان هەڵگرتووە، ڕێیان بۆ خەڵک ڕۆشن کردوێتەوە، ڕێی دینداری و دنیاداری. من لە چەند خاڵێکدا بە کورتی و گوشراوی هەندێشتان عرض دەکەم. خاڵی یەکەم ئەوەیە کە ئەم واقع و هەلومەرجەی ئێستامان لە کەس پەنهان و شێردراوە نییە کە واقعێکە کەڵەکەبوو دەرهاویشتەی شێوەی حکومڕانی ساڵانی ڕابردوویە. ئەوانەی کە ئەم وڵاتەیان بەڕێوە بردووە لە ساڵانی ڕابردوودا لە 28 و 29 ساڵی ڕابردوودا بە جۆرێک ئیدارەی ئەم وڵاتەیان کردووە کە ئەم دەرەنجامانەی ئێستای لێکەوتونەوە، کە ئێمە ناڵێن هیچی چاک نییە و هیچی چاک نەکراوە، بەڵام بێگومان لە ڕووی سیاسیەوە ناتەبایی و بارگرژی هەیە و لە ڕووی ئابووریەوە کێشە و قەیران هەیە بۆ خەڵکێکی زۆر لە خەڵک و جەماوەر، هەروەها لە ڕووی کۆمەڵاتیەوە جۆرێک لە لێکدابڕان هەیە، لە ڕووی فیکریەوە جۆرێک لە لێونبوونی ناسنامە هەیە، و لە ڕووی ڕەوشتی و ئاکاریەوە خۆتان دەزانن کە داڕوخانێکی ڕەوشت و ئاکار هەیە بە تایبەت لە نێو چینی گەنج و تازە پێگەیشتوانماندا لە هەردوو ڕەگەزینێر و مێ، هەروەها هەڵوەشانەوەی خێزان هەیە، لێک دوورکەوتنەوەی خەڵک هەیە. ئەوانە چەند دیاردە و سیمایەکی زەقی کۆمەڵگای ئێستای ئێمە کە بێگومان ئەمە دەزانی کە چاکەش هەیە و ئەم وڵاتە کە ئیدارە دراوە لە ماوەی ساڵانی ڕابردوودا، ئێمە حکوومەتێکمان هەیە بەڵێ کەم و کوڕی و ناڕێکی تێدا، بەڵام هەر چۆن بێ قەوارێ ئەم قەوارە سیاسیە کە ماوەی 30 ساڵە لەسەر پێی خۆیەتی، ئەوەش هەر شتێکە لە شتە چاکەکان. هەروەها پەرلەمانێکمان هەیە و تا ڕادەیەک دەسەڵاتی دادوەری هەیە، هەرچەندە چه حکوومەت و چه پەرلەمان و چه دەسەڵاتی دادوەری دەستی زۆریان تێخراوە و تێدەخرێت لەلایەنی حیزب و گروپ و باندەوە، بەڵام ئێمە ڕەشبینانە تەماشای واقعی خۆمان ناکەین بڵێین هیچ شتێک لە ئارادا نییە و هیچ خێرێک لە وڵاتەدا نییە، نا، بەڵام واش تەماشا ناکەین بڵێن دنیا شامی شەریفە و هیچ کەم و کوڕێکمان نییە. لە ڕاستیدا کەم و کوڕیمان زۆرن و ناتەواوی زۆرن، و ئەو کەم و کوڕی و ناتەواویانەش وایان کردووە کە خەڵک بێزار بێ، ناڕەحەت بێ، تووڕە بێ، نیگەران بێ و خۆ پێشاندان کامان بگرێ، ڕەخنە بگرێ، کە ئەوەش هەمووی حەقی خۆیانە. لەبارەی واقعی ئێستای خۆمانەوە دەتوانین زۆر بە کورتی بڵێین کە شێوەی ئیدارەدانی ئەم وڵاتە لەلایەنی هەردوو حیزبی حکومڕانەوە و ئەوانی دیکەش کە کەم و زۆر تێدا بەشدار بوون، شێوەی ئیدارەدانەکەی وای کردووە کە ئێمە هەم کێشەی سیاسیمان هەبێ، ئابووری و کۆمەڵایەتی و ئیداری و فیکری و تا دوایی. بۆ چونکە
ئەمن پێم وایە کە ئەم وڵاتە تا ئێستا بە عەقڵێتێک ئیدارە دراوە بەڕێوەبراوە، عەقڵێتێک کە زیاتر بەرژەوەندی تەسکی شەخسی و حیزبی و شتی بچووکی بینیوە، یعنی بەرژەوەندی گشتی نەکردووە بە پێوەر و سەنجی مەحەک، بەڵکو ئەوەی لە لای ئەوانەی کە ئەم وڵاتەیان ئیدارەداوە بە گشتی، ئەلبەتە خەڵکی چاکیش هەر هەیە بێگومان، بەڵام زۆرینەکەی ئەو عەقڵێتە پاڵنەر و هاندەریان بۆ کە زیاتر تەماشای کردووە ئەم وڵاتە چۆن زیاتر جێگەی بەهرە لێوەرگرتنی کەمینەیەک بێت لە بنەماڵە، لە حیزب، لە خزم، لە دەوروبەر. تەماشان نەکراوە چۆن زۆربەی خەڵک لە خێروبێری ئەم وڵاتە لە چاکە و نیعمەتەکانی کە خوا لەم وڵاتە دەداینەوە بەهرەمەند بێ. ئەم گچکە بینین و تەنیا خۆبینین و وە لە دەلاقەی تەسکی حیزبی و شتی بچۆکەوە تەماشاکردنە وای کردووە کە شێوەی ئیدارەدان و بەڕێوەبردنەکەش هەروە بێ. ئەگەر بمانەوێت ئێمە ئەم وڵاتە ئەم شێوە ئیدارەدانە ڕاستکەینەوە، دەبێ ئەو عەقڵێتی بەڕێوەبردنی وڵات بگۆڕدرێ. خوا دەفەرمێ ئین الله لا یغەیڕ ما بقوم حتى یغەیڕوا ما بأنفسهم. خوا واقعی هیچ کۆمەلگایەک واتە لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئەوانەوە ناگۆڕێ هەتا ئەوکو ئەوان واقعی خۆیان دەرونی خۆیان نەگۆڕن. دەبێت جۆری بیرکردنەوەکە بگۆڕێ. دەبێت ئەوەی کە وا بیر دەکاتەوە ئەم وڵاتە بۆ خۆی و حیزب و خزمی دروست کراوە، ئەوەی وا بیر دەکاتەوە کە ئەو خێروبێری دێتە ئەم وڵاتەوە، جا چهی فرۆشتنی نەوتە، چهی بودجەیەکە کە لە بەغداوە دێت، چهی گومرجی سەر سنوورەکانە، چی داهات و ڕسوماتی نێوخۆیە، هەر بەرهەمێک کە دێتە دەستی خەڵکی ئەم وڵاتە دەبێت بزانێت کە هی هەموو خەڵکە، ئەوەی وا بزانێت کە هی خۆیەتی و خزمەکەیەتی و حیزبەکەیەتی و بنەماڵەکەیەتی، ئەگەر بیرکردنەوەکەی وابێ ڕەفتار و ئاکارەکەشی ڕنگدانەوەی و دەرهاویشتەی جۆری بیرکردنەوەکەی دەبێت. هەمیشە مرۆڤ تەسەووری چۆن بێت تەسەڕوفیشی وا دەبێت. بۆیە دەبێت لە گۆڕینی بیرکردنەوەمانەوە دەست پێ بکەین، لە گۆڕینی هەست و نەست و خولیاکانمانەوە دەست پێ بکەین، لە گۆڕینی ڕەوشت و ڕەفتار و ئاکارمانەوە دەست پێ بکەین. ئەمجا واقعەکەمان دەگۆڕێ و گۆڕانی بەسەردادێ. حەقیقەتەوەی کە تا ئێستا دەستی ئێمەی گرتووە بەشدار نەبین ئەوە بووە، لەوە ترساوین کە ئەوەندی هەمان ئەوەندیش لە دەست دەین. هەموو لە ئاگادارن وەختی خۆی ڕاپرسێکرا بڵێین ڕیفراندۆمێکرا بە حساب ئێمە بەرەو دەوڵەت بڕۆین، بەڵام دوایی هەرێمەکەشمان بووە بەنیوە. وەختی خۆیمە زۆر هۆشداریماندا کە ئەو شتە زەمینەی بۆ خۆش نەکراوە، نە زەمینەی نێوخۆیی، نە زەمینەی ناوچەیی، نە لەگەڵ بەغدا، نە زەمینەی نێودەوڵەتی، زەمینەی نییە، ڕێی بۆ خۆش نەکراوە. هەنگاوێک کە نازانی دوای پێلە کوێدادنەی ڕەنگە هەڵدێرانی بەدوادا بێ. کاتی خۆی من هەفتەیەک پێش ڕیفراندۆمەکە لە کەناڵی ڕوودا و چاوپێکەوتێکیان لەگەڵ کردم، باسی ئەوم کرد ئێمە لەگەڵ ئەوەداین کە کورد حەقی خۆیەتی لەم بەشەی کوردستان و لە بەشەکانی دیکەی کوردستان مافی چارەنووسی خۆی بەدەست خۆی بێ. جا و مافی چارەنووسە لە دەوڵەتی سەربەخۆدا بەرجەستە دەبێ، لە هەرێمێکی فیدراڵی، لە ئۆتۆنۆمی حکومزاتیی ڕاستەقینە، لە هەر شتێکدا بەپێی هەڵبژاردن و بە پێویستی ئازادی خەڵکەکە. بەڵام ئەو کاتە دەمانگوت ئێمە پێمان وا زەمینەی نییە، ینی ڕێی بۆ خۆش نەکراوە. و پاشان ئەو بڕیارە هەڵقوڵاوی قەناعەتی خەڵکەکە نیە هەمووی، حیزبێک یا شەخصێک یا چەند کەسێک ئەوی دیکە بەدوا کەوتووە، ئەوی دیکە هێندێکی لە ڕوودا داماوە. بەهەرحاڵ ئەوە بوو کە ئێمە هەنگاوێکمان ناو نەتیجە ئەمە لە جاتوی ببینە دەوڵەت هەرێمەکەشمان بۆ بەنیوە، هەموو لە هەمووتان دەزانن. ئێستاش بێگومان خەڵک حەقی خۆیەتی تۆڕە بێ و نیگەران بێ و بێزار بێ و خۆ پێشاندان کە مافی ئازادانەی خەڵکە. بەڵام بەداخەوە جارێ خەڵکەکەی ئێمە زۆر فێری خۆ پێشاندان و شت نەبووە، شارستانیانە و شەریانە و ڕێکوپێک بیکە. بینیتان لە هەڵەبجە هەڵیان کەوتە سەر هێندێک دەوائیر و کە هەر خەڵکەکە بۆ خۆی زەرمەندە. هەروەها هەڵدەکوتە سەر بارەگای حیزبی و دەیسووتێن و خەڵک دەکوژێنەوە، ئەوانیش دەست دەکەنەوە و تەقە دەبێ و مەینەتی و مەینەتباری لێ دەکەوێتەوە.
خەڵکەکەشمان باش فێری خۆ پێشاندان کردن نەبووە لایەنە سیاسیەکانیش دیسان فێر نەبوون مامەڵەیەکی شەرعیانە و شارستانیان و ڕێک و پێک لەگەڵ خۆ پێشاندەراندا بکەن ئەویش بە کولە جواب دەدەنەوە خەڵکیش بێتامی دەکا و هەڵدەکتوێتە سەر و بەرد شەڕە بەرد و وەزئی خراپ سەرنجام شتێکی لێ دەکەوێتەوە کە خەڵک لە خۆ پێشاندان پەشیمان بێتەوە و دەسەڵاتیش بیانووی بکەوێتە دەست بڵێ کاکە ئاها تەماشای ئەوە تا خۆ پێشاندان کرا ئەوە دەرهاوی شتەکانیەتی بۆیە ئێمە بەشداریمان نەکردووە تا ئەم لەحزەیە مەچاکمان نەزانیوە نەک لە بەرەوەی خەڵک حەقی نییە بەڵام لە بەرەوەی کە زۆر جارە و حەقە بە هەڵە ممارەسە دەکرێت یاخود خەڵکێکی دی سواری شەپۆلی ناڕەزایی و بێزاری خەڵک دەبێ و خۆی دەزانێ بەرەوەی شوێی دەبا و لە بەرەوەش کە ئێمە لە دەوروبەرمان مخابراتی دەوڵەتان هەن و لایەنی دیکەی سیاسی هەن دەست وەردەدەنە کاروبارەکان هەندێکیان ڕەنگە ڕاوچی خراپ بن لە ئاوی لێڵدا ڕاوێ بکەن ڕەنگە دەست بن و بازاڕی ئاڵۆزیان بوێ مەترسی ئەوەشمان هەبوو کە دوای وەزعێک بێ شتێکی وا بێ کە دوای هەموو لێی پەشیمان بین و کارەکەمان برن تۆی خۆی نەکاتەوە ئێمە پێمان وایە کە ئەو بەشەی دەکەوێتەوە سەردەسەڵاتداران دەبێ بزانن ئاوا وەزعەکەیان بۆ بەردەوام نابێت کە من نێک لێرە بیڵێم لە شوێنی خۆشی لە شوێنی کۆبنەوەی تایبەت گوتومانەوە کە ئەگەر ئێوە پێتان وابێ ئەم وەزعە بەردەوام دەبێ ئەم وەزعە وەزعێکی لاتەڵە لا سەنگە لا سەنگ باری لا سەنگ هەر دەکەوێت ئێمە ڕەنگە هەمووی هەرێمی کوردستان 5 ملیۆن کەسی تێدا بێ بە ئیعتیرافی بەرپرسانی باڵای ئەم وڵاتە 1,300,000 زیاتر موشەخۆری تێدایە کە ئەوە ڕێژەیەکی یەکجار زۆرە یعنی هەر لە 4 نەفەرانێکێکیان موشەخۆرە ئەنجا ئێمە لە ئەنجامی منافەسەی حیزبی خەڵکمان هەموو پەلکێش کرد بۆ شارەکان و بۆ دەوروبەری شارەکان لادێیەکان و دێهاتەکان خەڵک هەمووی تەکێنرایەوە لێیان هەمووی موچەیەکی نەمرنەژی پێدرا بەرهەمی خۆ ماڵیمان بەو شێوە نەما و ژێرخانی ئابووریمان بەو شێوە نەما لە ڕووی کشتتوکا لە ڕووی ئاژەڵداری لە ڕووی کارگە و معمەلێکیان دروستن کرد ئەو هەموو کارگە و معمەلانە هەبوون لە سلێمانی و لە هەولێر و لەو شوێنانە هەمووی فرۆشران و هەمووی هەدەردران لە جیاتێوەی چەندمان هەبوون هێندەی کەش و چەند هێندەی کەشمان زیاتر کردبانایە ئێستا ئەم وڵاتی ئێمە بۆتە بازاڕی ساختکردنەوەی کاڵای وڵاتانی دەوروبەر ئەگەر لە ئێران و تورکیاوە دێ ئەگەر لە وڵاتانی دیکەی دوورترەوە دێ لە حاڵەدا کە وڵاتەکەی ئێمە گڵمان هەیە زۆر لە وڵاتان گڵیان نییە گڵ توربە کە بۆ کشت و کاڵ ئێمە ئاومان هەیە ئاوی شیرین زۆر لە وڵاتان هەر ئاوی سوێریان هەیە دەبێت ئاویش سوێر بپاڵێ جا و جای شیرین لە پەیداکەن یاخود ئاوی شیرین لە وڵاتانی دیکەوە بێنن ئێمە نەوتمان هەیە غازمان هەیە ئێمە وڵاتێکین دەگونجێ باشترین ژۆری کشت و کاڵ و ئاژەڵداری و کارگە و مەعامیلمان هەبێ ئەمە هەموو چیانە هەن پڕ لە کانزا و ئاسن و کانزای جۆرە و جۆر بەڵام بەداخەوە ئەو عەقڵیەتەی ئەم وڵاتەی ئیدارەداوە تێڕوانینێکی درێژخایەن و استراتیژیانەی نەبووە بەڵکو تێڕوانینێکی کوردبینانە و تێڕوانینێکی نەفەس کورتانەی تاکتیکی هەبووە چۆن ئێستا لە ماوەی کەمترین کاتدا زۆرترین پارە پەیداکە پارەکەشان لێرەدانە ناوە بۆ زانیاریتان پارەکەشان هەموو بردو بۆ دەرێ ئەگەر لێرە جۆڵانبیان هەر باش بوو پارەکەش هەمووی چۆ بۆ دەرێ و لە دەرێ دایان ناوەوانە کەەوە حەقیقەتە یعنی وە نەبێ تۆمەت نییە هەڵی بێستم من بە چاوی خۆم چوومە وڵاتانە لە دەرێ گوتیانە ئەو ئوتێلە دەبینی یا ئەو گەڕەکە خانووە ئەوەی فڵان کەسە کابراکتێتی برایەکی خۆم لێکی لەو خانوانەدایە کە بای ملیارێک دۆلارە بای ئەوەندەیە ئەوەی فڵان کەسە یعنی بەداخەوە وڵاتەکەی ئێمە دەگونجا بە جۆرێکی دیکە ئیدارە بدرێ و دەگونجا بە شێوەیەکی دیکە مامەڵە بکرێ بۆی ئەو بەشەی پەیوەندی بە حکمڕانەکانەوە هەیە حەقیقەت دەبێت ئەوە بزانن کە وردە لە تەحملی خەڵک دەچێتە دەرێ
بتوانن سەبر بگرن لەسەر ئەو شێوە کە وەکو گوتم حاڵەتێکی لاسەنگە، هەم لە ڕووی سیاسەوە لاسەنگە، هەم لە ڕووی ئابووریەوە لاسەنگە، لە ڕووی کۆمەڵاتیەوە لاسەنگە، کەمینەیەک بوونە هەموو شت بەدەستی ئەم وڵاتە و حیساب بۆ خەڵکی دیکە ناکەن، بەشداریان پێ ناکەن لە ئەوە. هەڵبژاردن دێتە پێشێ هەر کامێکیان لەکوێ دەسەڵاتی هەبێ بە تەزویر سندوقەکانی خۆی پڕ دەکات لە دەنگ، لەو شوێنش کە دەسەڵاتی نییە لەوێ حەزمی ڕاستەقینەی دەردەکەوێت. ئەو حیزبەی کە لە هەولێر و لە دووهۆک حکومڕانە لەوێ پڕی دەکات، بەڵام تەماشەکەی لە سلێمانی بەخەدەر ئێمە دەنگ نایەنێ، ئەوی دیکە کە لە سلێمانی حکومڕانە لە هەولێر هەر بەخەدەر ئێمە دەنگ دێنێ، یا شتێک زیاتر یا کەمتر. ئەوە معناوەکە کە تۆ لەو شوێنەی کە دەسەڵاتت نییە وجودی و حەزمی ڕاستەقینەی خۆت لەوێ دەردەکەوێت، لەو شوێنەی کە دەسەڵاتت هەیە خەڵک دەترسێنی تەزویر دەکەیت، چی دەکەیت، چۆن دەکەیت. بەهەرحاڵ جا خەڵک ئێستا دەڵێ جا من هەڵبژاردن دەکەم بەو شێوەیە مامەڵەم لەگەڵدا دەکەن، خۆ پێشاندان دەکەم بەو شێوە، یعنی ئاسمان دوور و زەوی سەخت. بۆیە ئێمە پێمان وایە ئێمە لە بارودۆخێکی خراپ داین و حکومڕانان ئەگەر بێت و عەقڵی خۆیان نەگۆڕن و چاو بە خۆدا نەجێڕنەوە و دڵنیا نەبن لەوەی کە ئاوایان بۆ ناچێتە سەرێ، من پێم وایە کە بەرەو ئەوە دەچێت سەرنجام بێزاریەکی گشتی فراوانتر پەیدا بێت لە هەموو ناوچەکان و سەرنجام تەقینەوەیکی گەورەی جەماوەری پەیدا بێت، وەکو لە وڵاتانە کە بینیمان تەقینەوەی جەماوەری ڕوویدا و هەموو شتێک هیچ شتێک لەسەر جێی خۆی نەماوە، هەموو تێکداری بەسەر بەردیەوە نەما. ئەو بە شەش کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بەڕاستی ڕیش پێ بە ڕێزەکان و کەسایەتی محتەرەمەکان ئەوەیە کە خەڵکیش دەبێ بزانێ ئەویش بەرپرسیارە بەرامبەر بەم بارودۆخە، نەک هەمووی وەکو بەرزەکی بانان بۆی دەرچێ و هەمووی ئۆباڵی خۆی بخاتە ئەستۆی کەمینەیەک لە حکومڕان و چەند کەسێکەوە کە وەڵای ئێمە بێخەتاین و ئێمە هیچمان بەدەست نییە. هەر میلەتێک هەر کەسێک لەسەر ئاسی کۆمەلگا، لەسەر ئاسی تاک، بنەماڵە، خێزان، عەشیرەت بڵێ من هیچ نیم، لە ڕاستیدا ڕاست ناکە لەگەڵ خۆیدا حاشای مەجلیس، چونکە ئێمە هەمومان شتین، خوای پەروەردگار ئێمەی خوڵقاندووە، ئیرادەمان هەیە و ئەو حکومڕانێتیش کە دەکرێت بەسەر ئەم خەڵکەدا بناغەکەی هەرەو خەڵکەیە، هەرەو خەڵک و وڵاتەیە. بۆیە خەڵکیش بەڕاستی کاتی ئەوە هاتووە کە ئەوانیش چاو بە خۆدا بجێڕنەوە و چی دیکە دەستی چەوری خۆیان لە کۆمەڵێک دەسەڵاتدار هەڵنەسوون و پێیان وابێ کە هەر بەوەندە لێی دەردەچن. خوای پەروەردگار لێمان دەپرسێتەوە لە سوورەتەکانی قورئاندا لە چەند شوێنێک خوای پەروەردگار باسی حکومڕانانی کەستەم دەکەن و خەڵک و جەماوەرێک کەستەمیان لێکراوە دەکات. دوایی خوا سبحانه وتعالى هەردووکیان وەکو یەک خەتابار دەکات. لە سوورەتی ئەعرافدا دەفەرمێ حتى إذا اداركوا فيها جميعا، خوا پەناماندا دەڵێت تا کاتێک کە هەمویان لە دۆزەخدا کۆکرانەوە، قالت أخراهم لأولاهم، ئەوانەی شوێن کەوتوو بوون پەیڕەوان بەوانەی کە پەیڕەویان لێکرا بوو سەرکردە بوون، گوتیان ربنا هؤلاء أضلونا، پەروەردگارمان ئەوانە ئێمەیان گومڕا کرد، فآتهم عذابا ضعفا من النار، بۆیە بە سزای ئەوان چەند قاتی ئێمە بێ، دوو قاتی ئێمە یان چەند قاتی ئێمە بێ، چونکە ئەوان ئێمەیان گومڕا کرد. خوا چی دەفەرمێ؟ خوا دەفەرمێ لكل ضعف ولكن لا تعلمون، بۆ هەر کامتان عەزابی دوو قات هەیە. بۆچی دەڵێ هی سەرکردەکان و هی حکومڕانەکان لە جیاتی خۆشیان لە جیاتی ئەو خەڵکەش کە بەدوا خۆیانداوە بەڕێی غەڵەتدا سزا دەدرێن، هی خەڵکەکەش لە جیاتی خۆشیان کە بەڕێی غەڵەتدا ڕۆیشتون و لە جیاتی ئەو حکومڕانانەش کە هەر بەدوایان کەوتون. ئەو حکومڕانانە بەهۆی ئەو خەڵکەوە کە شوێنیان کەوتون بوونە حکومڕان، ئەگەنا کەس لە بەیاری کەس لە وشکانی مەلەی بۆ ناکرێت، دەبێت گۆمێکە بێ جا مەلەی تێدا بکە، خەڵکێک نەبێ لەگەڵتدا بێ بەڕێی ناحەقدا، بێگومان ئینسان ناتوانێت پێشکەوێ و جا ئەگەر خەڵکی بەدواوە نەبێت، گەر ئینسان ئاوی لە دوانەیە ناتوانێت ئاو دێری بکە. ئێمەش
وەکو کۆمەڵ ئیسلامی پێم خۆشە و حەقەتە بزانن کێمەش لەو نێوەندەدا لەلایەکەوە وەزعی ئیدارە و سیاسەتی وڵاتە دەبینین لەنێو خۆدا لەگەڵ بەغدادا لەگەڵ وڵاتانی داوسێدا دەیبینین نقطە زوعفمان چییە و لەلایەکی دیکەشەوە بێزاری و تووڕەی خەڵکیش دەبینین بەڵام ئێمە وەکو هەندێک کەس بیر ناکەینەوە کە ئامانجێکی کاتی دیاریکراومان هەبێ ئەو ئامانجە چۆن تحقیق دەبێ با تحقیق دوای چێ دەکوژێ و چێ دەژی و حکومەت چی لێ دێ وڵات چی لێ دێ با لەی بێ ئەمە وا بیر ناکەینەوە ئەمە وا بیر دەکەین دەڵێم وڵاتە وڵاتی خۆمانە و ئەو بەرپرسانش کە بەڕێی غەڵەتدا ئیدارەی ئەم وڵاتەیان داوە شەر هی خۆمانە و خەڵکێکی ئەجنەبینین بەسەرماندا فەڕز کرابن وەرە و خەڵک و میلەتەش دەنجیان پێداون و ئەو خەڵک و میلەتەش لە دەوریانە ئەمە دەزانم کە خەڵکێک بە ناچاری لەگەڵ لایەنێکدایە لەگەڵ وەزعێکدایە یاخو ژیان و مەعیشەتی بێوێ بەستراوە ئەوە هەمووی دەزانین بەڵام ئێمە کە ئاوا دەبینین وەزعەکەوە خەڵکێکی زۆر دەبینین حیزبی وا هەیە یەک جەیش خەڵکی بە پارەی حرام بە دەوری خۆوە کۆ کردوتەوە ئەو خەڵکەش لەلایەکەوە دێ ناڕەزایی دەردەبڕێ و لەلایەکی دیکەشەوە هەر لەگەڵ وەزعەکەشدا دەڕوا بۆ چونکە ژیانی لەوێ مەعاشەکەی لەوێیە مەسلحەتی لەوێیە دەڵێم کاکە تۆ گە ڕاست دەکەی دەبێ هەڵوێست وەربگری دەبێ چاوپۆشی بکەی لە مەعاشەکەت لە شتەکەت کە دەزانی حرامە بۆ ئێمە پێمان وایە گۆڕانکاریەکە دەبێ لە هەموو لاوە بکرێ بەڵام بە قەناعەتی من گۆڕانکاری پێشێ دەبێ لەلایەن خەڵک و جەماوەرەوە بکرێ پێشێ دەبێ خەڵک هۆشیار بێ و بێدار بێ و خەڵک هەڵوێست وەربگرێ لەم بارودۆخە و هەمووی دەست بە خۆیدا بەرنەداتەوە بڵێ بێ دەسەڵاتم خۆی من ناڵێین لەم وڵاتە نابێ کەس بەرپەرز بێ یا نابێ کەس مستەمعاش و موچە وەربگرێ بەڵام دەڵێن تو هەوڵدە پارێکی حەڵال وەربگری لە بەرامبەر خزمەتێکی حەڵالدا کە دەیکەی ئیشێکی حەڵالدا کە دەیکەی ئەمە خۆ وڵات پێویستی بە پۆلیس دەکاو بە ئاسایش دەکاو بە پێشمەرگە دەکاو بە هەرێمان هەیە سەرۆک هەرێم دەکاو حکومەت دەکاو پەرلەمە خۆ دەبێ بەرپرسمان هەر هەبن ئێمە کێشەمان لەگەڵەوەدایە کە لە پەنای ئەو پۆست و پێگانەدا زوڵم لە خەڵک بکرێ و واریداتی وڵات بە هەدەر بدرێ و سەروەت و سامان ئەوەی کە ئێستا زاراوی گەندەڵی بۆ بەکاردێنن کە من پێم وایە وشەی گەندەڵی کەمترە لەوەی کە ئێستا دەکرێت زۆری هەر بتێرە دەست بە سەرداگرتن هەر تاڵانکردن و دزی یعنی لە ڕاستیدا یعنی گەندەڵی وشەیەکی بە ئەدەبە پێم وایە جا ئێمە ڕەخنەمان لەوە هەیە ئەگەر ناخۆ وڵات دەبێ هەر کەسانێک هەبن بەرپرس بن و وڵات بپارێزن و لە ڕووی سنوورەکانەوە لە ڕووی ئاسایشی نێوخۆ لە ڕووی خزمەتگوزاریەکان و هەر دەبێ هەبنەوانە مەبەستمەوە کە ئێمەش وەکو کۆمەڵی ئیسلامی بەڕاستی خۆمان بە بەرپرسیار دەزانین لە بەرامبەر ئەم واقیعەدا وەرە ئەم خەڵک و وڵات و هەرێمەدا و من لەو بارەوە زۆر جا قسەمان کردووە شتمان نووسیوە و لە کۆبوونەوە تایبەتەکانیشدا ئەوەی کە بە دڵسۆزی و بەڕاست و چاکی دەزانین پێمان گوتوون بە بەرپرسانی ئەم وڵاتە و هەمووشیان شایدی ئەومان بۆ دەدەن دەڵێن ئێوە بێفەرقن دڵسۆزن بۆ هەموو لایەک بەڵام وەزعەکەش هەروە خۆیەتی و بەداخۆ هیچی ئامادە نییە دەستبەرداری بەرژەوەندە ناشەریەکانی خۆی ببێکە بەو بەرژەوەندە ناشەریانە خەڵکێکی لە خۆی و ئاڵاندووە لەگەڵ خۆیدا هاوڕەنگ و هاودەنگی کردوون من بەڕاستی ئەمڕۆ مەبەستم بوو کە پێم خۆش بوو دەرفەتم هەبووە لە نزیکەوە لە ماڵی هەر کامێکتان بە خزمەتتان گەیبام کە ژمارەیەکیشتان لە ماڵەوەی خۆتان بە خزمەتتان گەیشتووم بەڵام دەرفەتەکەمان ئاوا نەبوو بەوەکتمە گەر ئاوا بەدەست جەمعیش بێ بە خزمەتیان بگەین و بە دیداریان شاد بین و هەندێک دەردەدڵی خۆمانیان بۆ بکەین و دوایش حەقەت پێشم خۆشە گوێشتان لێ بگرم پێتان چاکە ئێمە چی بکەین چۆن بکەین و ئێوە بەرژەوەندی ئەم وڵاتە لە چیدا دەبینن ئەمە لەوەی دادەبین کە باسم کرد کە ئێمە دەبێ هەر کامێک لە ئاخار خۆی هەست بە بەرپرسیارەتی بکە هۆشیار بێتەوە بێدار بێتەوە و لەگەڵ زوڵمدا نەبێ لەگەڵ ستەم و لەگەڵ خراپەدا نەبێ هەر کامێک لە ئێمە هەڵوێستێکی ئاوا وەربگرێ بە تایبەتی ئەو ڕیسپە محتەرەمانەی کە هەن کە هەر کامێکتان خزم و قەومتان هەیە و بە قسەتان دەکەن
ئەو کاتە گۆڕانکاریەکی باش لە وڵاتدا ڕوودەدا تا ڕادەیەکی وەزعەکە گۆڕاوە لە چاو یەکەم ئینتیخابات و 92 ئەوانە بەڵام ماوێتی بەڕاستی بە تایبەتی ئێستا کە خەڵک لە جیاتیەوەی کە هەموو بیر بکەینەوە لە تەقینەوەیکی جەماوەری و هەموو دار و بەر بەسەرێک دابدەین لە جیاتی ئەوە با بیر بکەین و لەوەی کە بە شێوەی دیکە مەس هەر کامێک ئامۆژگاری کوڕەکەی خۆی بکە خزمەکەی خۆی بکە نزیکەکەی بکە کاکە لەگەڵ ناحەقدا ئەمە لە بەرامبەر تۆزە پارێک داکە پێت دەدرێ ئەگەر لە بەرامبەر ئیشێکی حەڵاڵدا پێت دەدرێ ئەوە نەوشی جیانت بێت لە بەرامبەر ئیشێکی حرامدایە کاکە حرامە پارەکەت با چاومان نەنووسێ لە عاقار گوتنی حەقدا وە کاتی دیکەش کە انتخابات و شدێتە پێشە و کاتە خەڵک تعبیر کالەوەی کە بەڕاستی دەزانێ نەک بە دوو هەڕەشە و گوڕەشە وڵا معاشت دەبڕم وڵا چی بە سێ چوار شتی وا کە حاشای مەجلیس خەڵکێکی کەم مستەوانە بێ نابێ بەو هەڕەشە و گوڕەشانە ئەوە بکە هەڵوێستەکەی خۆت بگۆڕی و بشزانی کە لەو هەڵوێست وەرگرتنی ئێستات کە دەینوێنی لە ترسان و لە برسان لی پەشیمان دەبیەوە لە دنیا و قیامەت کەسی هەڵوێستەکەشە لەسەری بەردەوام بێ خوا بەڵێت و کەڕەمی خۆی دەروی خێرمان لێ بکاتەوە ئەو وڵاتی ئێمە پڕ لە خێر و بەرەکەت بەڕاستی و ئەو وڵات ئەو خەڵک و میلەتەی ئێمەش شایستەی شێوە بەڕێوەبردنێکی زۆر لەوەی ئێستا چاکترن بەڕێوەبردنێکی وا کە دادگەری تێدا بچەسپێ زوڵم و فەساد نەبێنێ و من هەر بۆم باسی لایانی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی کردن بەڵام ئەگەر لە لای دیکەوە تەماشا بکەین حەقیقەت ئێمە دەستەوێخەی لەگەڵ کۆمەڵێک کێشە و قەیرانی ڕوحی و ئیمانی و ئەخلاقی تا خێزانەکان هەڵدەوەشێنەوە گەنج و لاوەکانمان بەلاڕێدا دەڕۆن تووشی نێرگە لە کێشان و بەکارهێنانی مادەی سەرخۆشکەر و ڕەوشتی خراپ و ئەوانە دەبن کە هەمووی هی ئەوەیە کە لەلایەنی حکومڕانانی ئەم وڵاتەوە خەڵک باش ئاراستە ناکرێ مشوریان لێ ناخورێ پەروەردە ناکرێن و هەوڵ نادرێت کە عەقڵیان هۆشیار و دڵیان بێدار بکرێ بەڵکو هەر کار دەکرێت لەسەر جۆڵاندنی غەریزەکانی خەڵک ئەوە لە لایەک کەشەوە بێکاری و بێدەرامەتی و بێپارەیی بێئیمکانیەتی ئەوەش بەڕاستی زۆر جا سەری لە زۆر گوناح و شتی خراپەوە دەردەچێت ئەنجا ئێمە پێم وایە کاتی ئەوە هاتووە کە هەڵوەستەیەکی جدی بکەین و وەکو کوردەواری دەڵێن گرێ دەستان نەخەینە دەدانان ئەگەر هەر کامێک لە ئێمەوە بە خۆی دابچێتەوە بە دەوروبەری دابچێتەوە و خۆمان بگۆڕین خۆمان چاکەین لە ناخەوە خۆمان ڕاستکەینەوە واقعەکەشمان دەگۆڕێ واقعەکەی ئێمە ڕنگدانەوە دەرهاویشتەی ئەوەیە کە لە دڵ و دوورنەکانی ئێمەدا هەیە ئێمە کەمینەیەک لە وڵاتەدا پێی وایە خەڵک و عیباد و میلاتە هەمووی بۆ خزمەتی ئەو دروست کراوە کەوا بیر دەکاتەوە بە شێوەیەکی ڕەفتار دەکات کەوا بێ دەبێ ئەو عەقڵەتە بگۆڕدرێ و دەبێ ناخی خۆمان پاککەین چاککەین و کەسانێک کە ئامادەی پاکبوون و چاکبوونیان نییە دەبێ حەقیقەت میلەتی زیندوو ئەوە بڵێ کاکە تۆ تەواو حەدت ئێرەیە چی دیکە بۆت نییە تۆ بە جۆرێک وڵات بەڕێوەبەری کە هەموو خەڵک بێزار بکەی تووڕە بکەی و نیگەران بکەی ئەم وڵاتە تۆش بەشەرێکی وەکو ئێمە هیچ لە ئێمە زیاد نییە تۆش مرۆڤ ئێمەش مرۆڤین خوا ڕزقی تۆی خستۆتە ئەم وڵاتە ئێمەش هەر لە خستۆتە ئەم وڵاتە تۆ بۆ چەند ملیارت هەبێ من بۆ هیچم نەبێ بۆ یعنی چی لە کوێدا هەیە لە قورئاندا هەیە شتی وا لە سونەتدا هەیە عەقڵ وا دەڵێ لە دیموکراسی لە کوێدا هەیە لە هیچ شوێنێکی دنیا شتی وا نییە کە کەمینەیەک هەر لە خێش و بێشەوە بەهۆی دەسەڵاتەکان یا بەهۆی شەریکە دەستبوون لەگەڵ دەسەڵاتدارەکە ببێتە خاوەنی هەموو شتێک ئەوی دیکەش لە هەموو شتێک مەحروم بێ و چاوەڕوانیش بکات کە خەڵک بێدەنگ بێ و هەر کەسێک ڕەخنەشی گرت و شتێکی کرد بڵێ کاکەوە جێرە شێوێنە و حاڵی وا حسابیوە کە من قەت لەگەڵ جێرە شێوێنی و لەگەڵ ئاڵۆز و بڵۆزی و لەگەڵ شێوازی ناشرین دانیم بەڵام بە تەئکید خەڵکیش کە حەقی خورا و مافی پێشێل کرا حەقی خۆیەتی ناڕەزایی دەربڕێ و گلەی بکە ئەمە لێردا کۆتایی بە قسەکانم دێنم پێم خۆشە گوێم لە تێبینی و سەرنج و پێشنیار و ئامۆژگاری ئێوەی بەڕێزی بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته.